ساد لە دوای سات نرخی ئاڵتون بەرزتر دەبێتەوە. ناجێگیری نرخی ئاڵتون ژمارەیەکی زۆر لە بازرگانانی ناوخۆ دەرەوەی مایە پوچ کردووە یان سەرمایەکانیان لاواز بووە. نرخی هەر ئۆنسەیەک زێر 2526 دلاری تێپەڕان کە لە مێژووی نرخەکاندا یەکەم جارە ئەم ئاستە لە نرخ تۆمار دەکات. زۆربەی زۆری هێچ فەندەکان و ترێدەرەکانەوەی کە لە بازاڕەکانی فۆرێکسدا مامەڵە بە زێڕەوەکان بۆچی وان وا بوو کە زێر ڕەنگە بربەسی 2500 دلار نشکێنێت، بەڵام کە کاتێک ئەو بربەستەیشکان ڕاستەوخۆ لە 2500 بازیە بۆ 2510 دلار. دوای ئەوە ڕتێسێکی کردەوە دابەزیەوە دیسانەوە لێ یایە بەرز بووە. لەبەرەوە بەشێکی پەیوەندی بە بابەتی جیۆسیاسیەوەیە، چونکە بە هەمان شێوە بڵێن دەنگۆی ئەوە هەیە کە ڕەنگە ڕێکەوتنێک لە نێوان ئیسرائیل و غەزایە دروست بێت. ئەگەر ئەم ڕێکەوتنە دروست ببێت ئۆتۆماتیکی نرخی زێر دائەبەزێت، بەڵام وەکو ئەوەی کە ئێستا هەیە هیچ ئاماژەیەکی دابەزی نییە بۆ نرخی زێر ڕەمدەقەیە. هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی ئاڵتون نرخی دۆلار لە جیهاندا دابەزیوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا لە بۆرسە جیهانیەکاندا بەرامبەر بە دراوەکانی دیکە 4 دلار دابەزیوە. ئەمەش لە کاتێکدا نرخی دۆلار بەرامبەر بە دینار لە عێراق پێچەوانەیە و هێشتا بەرزە و دابەزینی دۆلار لەسەر ئاستی جیهان هیچ کاریگەریەکی لەسەر دابەزینی نرخی زێر نابێت مەگەر لە کاتێکدا نەبێت کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە. بەڵێ خۆی دوو شتەیە، یەکیانەوەی عالەمیە کە بەهای دۆلار لە عالەمیە بەرامبەر بە دراوەکان دابەزیوە، بەڵام دۆلار بە دینار ئێستا لە سیستەمی وڵاتی عێراقا بەهاکە هەروە خۆیەتی 100 دلاری ئەمریکی لە بانقی مرکزی بە 130,000 دینار شکاوەتەوە، بەڵام لە بازاری ڕەشا بە 149,000 ئەوەندە زیاترە. لە کاتێکە ئەگەر بۆسە عالەمیەکە بەرز بێتەوە ئەوە بەدڵنیاییەوە لە بازاریشە ئاڵتوندا نابەزێ، بەڵام بۆسەی عالەمی دابەزێ و دیناری عێراقی بەقوت بێ دیناری عێراقی بەقوت بێ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەو جار دوو جار ئاڵتون دابەزین بەخۆیەوە بینێ. یەکەم جار لە بۆسەی عالەمیە کە دابەزین بەخۆیەوە بینێ، دووەم جار بەرامبەر بە دیناری عێراقی دۆلارەکە ئەمە لە دوو ڕووە دابەزین بەخۆیەوە بینێ. بەرزبوونەوەی زێر جگە لە لێکەوتە ئابووری و سیاسیەکانی کاریگەری لەسەر بازاڕەکانی دروست کردووە، بە تایبەت بۆ ئەو گەنجانەی بەنیازی پرۆسەی ئەنجامدانی هاوسەرگیرین. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.